سڵاوم کاتتان باش کەمێک بەر لە ئێستا لێرە ئەوەی دەبینین لە پشتمەوە لەیەکێک لە کافتریاکانی شاری هەولێر ئاگرێک کەوتۆتەوە. ئەو شوێنانێک کە سوتاون ئەو کەلوپەلانەی سوتاون ئەوانە سەرزەمیان لە دار و لە مێزی و کورسی پێک هاتوون. تا ئێستا کارەکەی نەزانراوە، بەڵام تیمەکانی بەرگری شارستانی هاتوونەتە ئێرە بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە. ئەو دیمەنانی دەبینین ئەوە تیمەکانی ئاگەر کوژێنەوەن. دەمانوێت بزانین هۆکاری ئاگر کەوتنەوەکە چییە. ئەمە دەکەوێتە پشت زانکۆی کوردستان و دەکەوێتە تەنیشت محەتەی کۆنی هەولێر. بەڵێ وەک لە دیمەنەکان دیارە نازاندرێ هۆکاری ئاگرکەوتنەوەکە چی بووە و نازاندرێ زیانەکان چین، بەڵام ئەو دیمەنانی کە دەبینێت ئەمە تەنها مێز و کورسین و زیان بەر باڵەخانەکەش کەوتووە. ئەمە هەر تەنیشت با بڵێن ئەو شوێنەی کە سوتاوە. ئەمە ژووری بازرگانی هەولێریش لێرەیە، واتە دەتەنیشت کافتریاکە ژووری بازرگانیش هەیە. دەمەوێت دیمەنەکان ببینن. فيش يبتدر حياتك يا مكة.
بەڵێ ئەو دیمەنانی دەبینن ئەمانە دیمەنی سووتانی ئەو کافتریایە تا ئێستا لەلایەن بەرگری شارستانیەوە نە هۆکاری ئاگرکەوتنەوەکە سووتانەکە دیاری کراوە ئەوەنە سەرەر و زیانەکانیش دیاری کراوە بەڵام وەک لەوێنەکان دیێرە سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەن و ئەوەی دەبینن ئاگرکەوتنەوەکە تەنها لێرەوە ئەو کەلوپەلانە سوتاون و ئەوەی لە دیواری باڵەخانەکە ڕادیارە أما وشغلنا بيخز السجن إذا كده. بالضبط ده كيس مدينة التجارة والدارة باز دائما كده كان كده فيتو فكر شزورها بشيء فكر شزورها بشيء كان احتمال هذه الغارج يعني هو هذه كتير ليش
ما نريد قبل بس أول دري وش ثاني هواء لازم نصير كمان لو ساعات وكان هذه بس أواني ساعات وجانب ودعني غالبا انا وش بس هذا جواز كل سنه تشتغل طاون هذا كتير لسه ما دنيت وجاب تشتغل في هذا بس انا كم شهر بدي يكم ذات شهر انت لو جانب الماء فقط لك هو يعني دواش كاك وزكي قفاته كلبو من ديت يعني بس ما كان بيت اساسا دواش بس وزكي قفاته قديم يعني خلت اسبوعين بعد الشيء مو عشان نعود جوز على قدر بس كيف شنو هذا الكلام يا راجل بقول حتى يا زور ما تجي يقضي بلندر ويت غالبا يعني قاعد يشوف هذا قصه شو شلون لقى هو كذا مو كاتب هذا هيك شو هو كاتب من جو قصوا أشياء كاملة حد يبين معي فما يعرف شيء لا مستحيل أنا برأيي باش استعمد سنة لا شغل واني كليري إيش تكن برا أو كاتت باش استاد جملة بباس توكل كرنجة لودي وسيما كوا لودي وسيما هندك فوش اشتواها بأي ستابي تبيو تانوا شورتي كهرباء ليرة أجر كوتو يعني لا دروا أجر كوا أما كقبات دكين حرس ماني بخوش مان همش تأكيد دكينه شوتي كهرباء هيس علاقة بكارتريا من دان شوت اشتواي زرنا ده بس ده دري كأني كبلندا بيتم جا كان بلندا يك غارباناي بخوي وش بنزين اغري دغري امش سقفكي هم غوش اشتواء داره راز بيات سحبي كده ولا هواي زياتر يعني بنزين او اغركا زياتر كشكل إتام أوزرري استبر شوية كتان كوتو تسندل القرآن زللا بس ناتم تحديد كم بليم أون دي بس بعدما الحمد لله شاغل اللي كان محرس كانم تششني عند أبويت عن نهاية الأخوة بالذات أو دي سيماك شوية جي صولة بيتان وين كان كس هاتو شوكا كس دي حبوبي زوجش لسرا عاد الخيولة كرايتو سارد تجر اسمان رمضان شان خلق دليل دادن شي نرجلي في ذاك نهاية تكاتلكم دليل ديو دادن شي ولا ما كان جدا من توقعات وجهكم خلق شي زول دادن شي نرجلي اخوان يعني فحمك كيف رداتنا جاكي أنتوا مشاكل زانا حتى يجابيوني ما بخواي ما ترينيك بس جابرنده يعني بيدوا يعني أتوي باسي ذكي يعني الشوانا لو ديو سيماك أو ديو كافريا نشويني دانشنا خلقانك دينير دان خلق شدين يندر بس ما عند رمضان بيش ما عند رمضان دين زادين نشنا مشروب اللي تكونوا شتي تكونوا دو زاري جماعتي أو قدر كتوه نجد ما قدر كتوه شو مقام قامتي باسم كذا كاك حالته شوية يعني أو دقيقة قبات كن أجنا أمن دقيقة قبات ذكر خلق ديت الجوري وبأعزالي خوش
باش ینی چۆن ئێستا ئەو دیوی شوێنێکی سۆڵە و چاوەڵاوانیە و کە خەڵک لێرە دادنیشی وەک خۆت باسی پێش ڕەمەزان مەشروب خواردن و نێرگەلە چێشان لێر هەیە و لایەنە پێیدارکاتە ناگەدار کردەوە هەتا ئێستا دانەخرا دانەخرا ئێستش کرێت و حەزەکەی وەرە دەچن تەماشا دەکەم زان کرێت و یان نەکرێت خەڵکیشی لێ خەڵک دیات چی دەکا بەشۆن وەرە بە خۆت تەماشا کرد زان شوانە چی دیانە بەڵێ ئەوەی گوێتان لێبوو ئەمە یەکێکە لە خاوەنی ئەو شوێنە بازەوە دەکەکە لەو دیو ئەو سیمەوە کە نیشانمەدا ئێستا کە مانجی ڕەمەزانە شەوانە خەڵک تابەرە بەیان لێرە دادنیشێت نێرگەلە دەکێشێ و لێ ئاگر هەیە و بازەوە دەکات پێش مانجی ڕەمەزان لەوێەوە خەڵک دادەنیشێت جگە لە نێرگەلێکیشان سەرقاڵی مەشروب خواردنەوەن لەو شوێنانە ئیدی لەوێەوە ئەوە خەڵک دادەنیشێ مەشروب دەخواتەوە ئەوە دەڵێ چەند زارێکی لایەن پێوەن دیاری ئاگادار کردەوە کە ئێرە چاویان لەوێەوە قەتعیکم بەڵام نەیاکردووە ئەوەی دەبینین لە دوورە دەبینێت دیسان ئاگرێکی تر لەو سەر کەوتوتەوە بەڵام نازانرێت ئەو ئاگرە چۆن چۆنی و لەوێەوە کەوتوتەوە ئاگرێکی دیکەش جارێکی دیکە ئەمە شوێنی گورتوخانەی مەحەتەی شاری هەولێرە بەڵام گرتوخانەی مەحەتەی کۆن پێشووتر ئەوەی دەیبینن ئەو بینایە ئەمە مەحەتەی هەولێر بوو گرتوخانەی مەحەتەی شاری هەولێر بوو بەڵام ئێستا نەماوە ئەمە لێرە زانکۆی کوردستانی لێیە ژووری بازرگانی لێیە مەبەستمان لە چاودەری پارکی لێیە لە چاردەوری ئەو شوێنێک کە ئاگریەکەی دەکەوتێتەوە ئەوە دیارە پاسەوانەکانی زانکۆی کوردستان دەیانێت ئەو ئاگری جارشتر کەوتوتەوە بیکوژێنەوە